پرۆژێکی جیهانیە بۆ پەرپێدانی کولتور و پیشەسازی داهێنەرانە کە لە شاری سلێمانیە بۆ مەبەستا بەڕێز سۆران نەقشبەندی بەڕێوەبەری پرۆژەکە جەنابیان لێرە میوان. کاک سۆران بەخێر بێی. کاک سۆران باسێکی پرۆژەکە مامە بکە باوە سەح بێ بۆمان بۆ بینەرانیش بۆ دواتر چینە دیتەڵی پرۆگرام. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆم کاتە. تاپەنم پرۆژەیەکی هاوبەشە لە نێوان گۆتەی ئینستیتیوتی گۆتەی ئەڵمانی لەگەڵ ڕێکخراوی OCSD ڕێکخراوی گەشەپێدانی کولتوری بەردەوام لە کارگەی کولتوری. ئەم پرۆژەیە بەڕاستیەکەی لە نزیکەی 2 ساڵەمەوە پێشەوە بنیادی بۆ دانرا و ناقەشاتی لەسەر کرا و پرۆپۆزەڵەکان حازر کرا و لە ڕێگەی هاوکارانمانەوە لە ڕێکخراوی OCSD هەستان بە ئامادەکردنی پرۆپۆزەڵەکان و تەقدیم بە گۆتەکرا و گۆتەش بە خۆشحاڵیەوە قبوڵی کردو. ئەمە یەکەمین پرۆژەی درێژخایەنی فێرکاری ئەبێت لەلایەن مەعهەدەکەەوە کە لە سلێمانیا جێبەجێکرێت. زۆربەی زەختەکانیان پێشتر لە هەولێر بۆ بەڕاستی بە هیمەتی هەنێک لە هاوڕێیانمان و برادرانەوە توانیمان کە پرۆپۆزەڵەکە قبول بکرێت و لێرە لە سلێمانی دەستی پێ بکرێت. پرۆژەکە پرۆژەیەکی جیهانیە لە ڕێگەی مەعهەدەکەەوە بۆ پاڵپشتی زیاتر لە 50 کەس ئەکرێت لە 3 بواری جیاوازە کە پرۆژەکە خۆی لە 3 سکۆلەرشیپە بینێتەوە ڕاستیەکەی. سکۆلەرشیپەکان هەمووی کە با بڵێن لە بیدایەتا کە دانرابوو کاتەکان درێژخایەن بوو بەس بەداخەوە بە بۆنەی درێژە کێشانی هاتنی کۆرۆناوە ئیشەکانیش تۆزێ دواکەوت. خۆی فیدباکی پرۆژە ینی با بڵێن دەرکەوتەی پرۆژەکە لە دوای کۆرۆنا هاتە ئاراوە بۆیە لە ناو عینای پرۆژەکە مۆزوعی کۆرۆنا شتایە ئەڵێ پشگیریکردنی داهێنەران لە بوارەکانی خۆیانە لە سەردەمی قەیراندا لە سەردەمی کۆرۆنادا. بۆیە ئەو سەردەمی کۆرۆنایە گۆڕانکاری جا دواییە سەر باسییان کە گۆڕانکاری لە ژیانی خەڵکە زۆر دروست کرد. بۆیە وەکو بیرۆکەیەک بۆ تعویزکردنەوەی کاتی فەوتاوی فێربوونی ئەو خەڵکە لەگەڵ کاتی فەوتاوی داهاتیان لە کاتی کۆرۆنایە هەم لە ڕووی داراییەوە پاڵپشتیەکرێن هەم لە ڕووی ئەم بنەمای ئەم پرۆژەیە بۆ 2 ساڵ لەمەوبەرە ئەگەڕێتەوانێ چۆن لەگەڵ هاتنی کۆرۆنا پێکەوە دەمستان کردو چون کۆرۆنا ڕەنگە لە دوای بیرۆکە هاتوێ ئایا پەیمانگای گۆتە ڕازی بۆ بە دەستکاریکردن و گونجانی لەگەڵ سەردەما. ئێمە کاتی خۆی هەر لە ڕێگەی هەر لە کارگەی کولتوری لەوێ کۆنفرانسێکمان ڕێخست کۆنفرانسەکە هەر لە ژێر هەمان ئەم ناوەی ئێستایا بوو هەر بەڕێزیان لە با بڵێن لە ڕێکخراوی GIZ لەگەڵ گۆتەی ئەڵمانی کۆنفرانسێکی ئەومان ڕێخست کە چۆن مناقەشە بکەین لەسەرەوەی چۆن ئێمە بتوانین بواری داهێنەرانە و بواری کولتور و هونەر لێرە زیاتر پەرە پێبین بە شێوەی ڕێکخرا و بە شێوەی ئەکادیمیەوانە. بیرۆکەکان گەڵاڵە بوو لەسەرەوەی کە کۆرس و سکۆلەرشیپی ینی کورسی خوێندنی درێژخایەن دابین بکەین بۆ ئەو کەسانی کە بتوان لە بوارەکانی خۆیان ناخۆیان پەرە پێبن. بەڕاستی ئەمەی ترمایەوە هەتاوەکو ئەو کاتێک کە کۆرۆنا هاو بەسەریا ئەوانە بە بیانووی هاتنی کۆرۆناوە ئەمەش تەفعیل کرایەوە باڵێن بیرۆکەکە تەفعیل کرایەوە بە جۆرێک کە ڕێک لە کاتی دوای سەردەمی قەیرانی کۆرۆنایە چۆن ئێمە بتوانین هەم بواری داهێنان زیاتر بکەین لە مەسەلەی کولتور و هونەرە و هەم بشتوانین بە جۆرێک لە جۆرەکان دەستگیرۆیەکی ئەو کەسە داهێنەرانە بکەین لە بوارەکانی خۆیانە. باشە ئەو خاڵە بەهێزێکی و فۆکەستان لەسەر سەرنجتان لەسەرێتی چیە لەم پرۆژەیە؟ بەڵێ خۆی با بڵێن 50 کەسەکە زیاتر لە 50 کەسن 52 کەسن لە با بڵێن لە 3 پرۆژەی وەرکشۆپی درێژخایەنە جیاوازایەکە بینەوە. وەرکشۆپێکمان کە لە یەکینەوە دەستی پێ کردووە بۆ ماوەی 3 مانگ درێژا کێشێ فێرکاری دروستکردنی خشل و مت و مور و ئەو شتانەیە کە ئەوانی کە بە خشل و زێڕ و زی و کاری دەستی ئەوەیە ئەو کارە دەستیانی کە بۆ خانمان دەکەن و خامان دەتوان لە دواتردا بەکاری بێنەوە. اینجا ئێمە چیمان کردووە کۆمەڵێک مامۆسای تایبەتمان بۆ دەستنیشان کردوون کە هەنێکیان لە دەرەوە هێنرێن لە بەرەوەی مەجاالەکان تۆزە تایبەت و تۆزە تازەیە ئەم خانمانە ئەچێنە ژێر پرۆسەیەکی فێرکاری درێژخایەنی ورد کە ڕۆژی لە 4 سەعاتا خۆی بینێتەوە هەفتەی 5 ڕۆژە
ئەم 4 ساعتە ئێمە لەوێ وەرکشۆپ و شتەکان پرۆژێکی زۆر ورد و درێژخایەن و هاوکارانمان بەردەوام. سلایدەکانیان خست بێتە سەریان ناچکە سلایدەکان پیشانەیە کە وەڵام من بیرم چووە کاکسۆرە ئەوە خەتای توێ بەڕاستی ینی با احترافێکی جوانەوانە لەسەر کاتمان هەیە ئەگەر بێ بۆیان بنێری لەوە چریای هەنێ ئەوەتی لەگەڵ قەیناقەرە بوو بۆکەم باشە زیاتر خەڵک بزانێت کە باسی چی ئەەکەین بەڕاستی چۆنە ئێمە هۆڵێکی گەورەماندانەوەی تریشمانە بێ لە ئایندا بەخۆشحاڵیەوە بەخۆشحاڵە لە هۆڵێکی گەورەیە کە هیچە لە هۆڵەکانی ئێمە کۆمەڵێک هۆڵی زۆر زۆرمانەیە لە کارگەی کولتوری کە دامان ناوە بۆ وەرک پلیس ینی ئەو شوێنانی کاوێ بە شوێنی وەرکشۆپ بە تایبەتی بۆ ئیشی دەستی ئەم شوێنە دیزاین کراوە بۆ 25 کەس هەر 25 کەسەکە شوێنی تایبەتی خۆیانیان هەیە هەموو شتێکی تایبەت هەموو ئۆپێدایسیانەی کە بۆ بڕین و لەحیم و چەمانەوە و ڕاکێش هەموو شتێک کە پێویستیانە بۆ دروستکردنی خوشتڵ و متومورۆکانی خۆیان هەموو کەسێ لە بەردەسایەتی بۆ ماوەی یەک مانگ ئەچنە ژێر پرۆسی فێرکاری بڕین و لەحیم و ئەمانە دوای یەک مانگەکە لە دوی یەک مامۆسایەکی زۆر تایبەتیان بۆیە لە وڵاتی ئێرانەوە کە هەنێک دیتیلی بڕین و دیزاین و ئەوانەیان شێرەکات شتی ئەدڤانس ینی شتی پێشکەوتویان پێش فێرەکە ساڵی داهات بوو نەخێر هەر دوی دەی ئەم سێ مانگەکە بەسەر سێ مانگەکە بەڵام مانگی سێهەمیان غیری ئەوەی کە خەریکی دروستکردنی ئیشەکانیانە بن ڕۆژی 2 سەعاتیشیان ئەبێت بۆ ئەوەی کە چۆن بتوانن ئەم خانمانە چ خۆی لێ ماڵەوە چ لە بزنسەکەی خۆی چ بزنس دابنێ پلان ینی هاوکاریانە بن لە پلانەکەیان لە سەرخستنی و پلانەی کە خۆیان هەیەە ئایا لە دوکانێکی بڵێ چەند سعاتێکی چەند ڕۆژێکی زۆر تایبەتیانە بێ لەگە خەڵکی تایبەتمەندا لە بواری بزنس دیڤلۆپمنت پەرەپێدانی پیشەیی کە چۆن بتوانن پەرە بە پیشەکەی خۆیان بن چ لە دوکانێک تایبەت لە ماڵ کە ئەڵێ سکۆلەرشیپە ئەمە تەنها خەڵکی سلێمانیتان وەرگرتووە یا خۆت دەرگاتان کراوەیە بۆ هەردوو ڕەگەزەکە و لە دەرەوەی سلێمانیش یەک هین هەبوو خۆی لە فەندەکە کە وەرگیرا بوو ئێمە بۆ ئەم جوڵەری دیزاینە یعنی خشتوەکە مەفروز بوو لە بەرەوەی کە هانی خانمان بین زیاتر بێنە ناو بازاری بەس بۆ ئەوان بوو جوڵەریەوە نەخێر لە سا هەفتایماندانا بوو بۆ ئەوان بەڵام بە خۆشحاڵیەوە لە سانەوەی خانمان هاتوون ئێستا لە کۆی 25 بەشدار بوو ئێمە 23 خانممان لەوێ هەیە کە مامۆسای جامعیتیایە تەلەبی جامعیتیایە خانمی ماڵەوەیتیایە خەڵکی دەزڕێنی بەڵێ ئەمە بۆچی ینی پێت وایە پیاوان زۆر حەزیان لە ئەم شتانە نییە لە دیزاینکردن و کارکردن ناوەک عەرزم کردی پێشتر ئێمە خۆمان هینمان کردبوو ینی قەرارمان نابوو کە لە سایەتان زیاترەوە بەڵام کەمتر هاتوون 15 زیاتریەوە کامیان دەستڕەنگین ترندەی یاڵە بوو بە وەڵایی بەپی توانای خۆیانە من ئەوەی کە من ڕۆژانە ئەیبینم لەو بەڕێزانە ینی هەمویان هونەرمەندی زۆر زۆر باشیان لێ دەرەچێت دڵنیاتانەکەمەوە کە ئیشەڵا لە سێمانکە تاوا بوو ئێوە چاوتان بە پێشانگایەکە کرێتەوە کە لانی کەم 500 ئایتمیتیا بێت کە خۆمان بەدەستی خۆمان بە خەڵکی خۆمان لەم شارە دروستکراوە زیاترمەندن ئەمانەوەی خۆیان پێشتر ئەم دەستڕەنجین بوون یاخود ئێوە دەستڕەنجینیان وڵای تێکەڵای هەیەە مەسەرەن لە بواری خۆی ئیشی کردووە هەیەە لە بواری چنین نیشی کردووە ئەلمویم دەستڕەنگینن ئەتوانن فێر بن ئامادەیان تایە حەزیان تایە هەنسە تەسەور ناکە ئێمە ڕۆژی 3 ساعتمان بۆ دانابوون دوای 3 ساعتەکەش ئەمێنەوە ئیشەکەن ئێستا بیرۆکەوەیان هەیە زیاتر بمێنەوە لە لایەکی ترەوە بەشێکی تری مەشروعەکەمان ئەگە بیرمان نەچێتەوە ئەوەیە کە دوو وەرکشۆپی ترمان هەیە یەکیان بۆ 15 کەس لە بواری سکریپ ڕایتینە سیناریۆنووسینی فیلم کە بە شێوەیەکی زۆر ئەکادمی ڕێکخراوە لە کاتی خۆیان دەرسەکانیان ئەخوێنن ئەوە هێویش بابێ ساڵی داهاتووژەمان بێت ئەمە بۆ 2 ساڵە ئەم فەندە ئەمە ئێستا ساڵی یەکەمەوە مەرحلەی یەکەمیەتی ساڵی داهاتوو لە مانگی 2 ئینشاڵڵا دەست پێکاتەوە بەو هیوایی کە بتوانین هەم ئەدڤانسیشمان هەبێ ینی خولەکە پێشکەوتوشی هەبێ و سەرەتاییشی هەبێ چکە ئێستا تۆزێک یعنی مستاواکان جیاوازن بەڕاستی تۆ 15 کەس ناتوانیت لە یەک مستاوایە بدۆزیتەوە هەمویان بەقەدەر یەک بزانن بەشێکی تری وەرکشۆپەکەمان هەر لە پاڵ ئەوانە بۆ 2 مانگ بەڕێوە ئەچێت دیزاینی ئەنیمەیشنە بیرۆکە و دیزاینی ئەنیمەیشنی 3D کە ئەمە تۆزە تازەیە بەڕاستی لای خۆمان لە بەرەوەی کە خەڵکێکمان نییە زۆر بەدەگمەن ئێمە ئەتوانین مەسەن لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە لە سوشال میدیاکانەوە ئەنیمەیشنێک مامۆساکانی ئەم بەشێ بەڵێ مامۆساکە بە خۆشحاڵیەوە کەسێکمان لێرە پیا کردووە کە زۆر شارەزایە لەو بوارەیە و زۆربەی زۆری ئەنیمەیشنەکانی کارکتەرەکانی کە لە میدیاکانە جەنابتانەی بینن هەمووی دەستکردی
مامۆستاکەی لای ئێمە کاگی براهیمی ناوە بەڵێ خەڵکیێرێ خەڵکی کوردستانە خەڵکی بە خەیاڵی چی ئەمەتان کردووە ئەتانێت فیلم کارتۆن بۆ مناڵان بەرهەم بێنن خۆی مەسەلەکە بەرزکردنەوەی کۆنتنت و کواڵتیە بەڕاستی یعنی ئەمە بەهێزکردنی ئەو داهێنەرانەیە لە دوای ڕێزیلیەنس یعنی چۆن توانای خۆڕاگری لە ناو داهێنەرەکانە زیاتر بکەین لە ڕێگەی شۆپانەوە لەو ماوەیە ئەو کاتێکی زۆری لە کیس چووە کە شتێک فێر نەبووە ئیشێکی نەکردووە ئێمە بە هەردوو بارەکەیە هاوکاریە بین کە لە پرۆسەیەکی درێژخایانە بتوانێت کە خۆی و توانەکانی خۆی پێش بخانجا بۆیە تۆ کە ئەنیمەیتەرێکی باش دروستەکەی ئەنیمەشنێکیش باش لە تەلەڤیزیۆن بینیتەوە ئەگەر سکریپڕایتەرێکی باش دروستکەی لەسەر شاشەی سینەماکان لە ناو تیڤیەکان لە دراماکان تۆ چیرۆکێکی باشتر و جوانترە گریندایزەرێکمان بۆ دروست بکەن وڵای وا خەریکی بزڵ چی دەرەچێت سەردەمی گریندایزەرم تۆ کێ بەخوا منیش بیرمێن ئەی تۆ بەڵام نەمویانم بیریە بەڕاستی جێی سەرنجن بە تایبەتی ژاپۆن لەم هوەرە زۆر دەستێکی باڵیان هەیە ئێستا من دوێنێ راپۆرتێکیش هەبوو چین حکوومەتی چین ئەوێت ئەم بوارانە هەمووی کۆنتترۆل بکە ئەڵێ فیلم کارتۆنی وا نابێ بەرهەم بێنرێت کاریگەری هەبێ لەسەر منداڵان بە تایبەتی لە ڕووی تونند و تیژی بە تایبەتی لە ڕووی جیاکاری بابەتە سێکسیەکان ئەڵێ ئەبێ کۆمەڵگەمان پاک بکەینەوە اینجا ئەوە بۆ ئێمەش بۆ مناڵی ئێمەش زۆر گەنگە هەمومان گۆشکراوی دوو جیهانین لە کارتۆنا بەڕاستی یا رووسیا کە جۆرێک لە جۆرەکان فێریانەکردین چۆن تەعامل لەگەڵ عایلە و دەوروبەر و ڕیسکەکان و مەترسیەکان بکەین لە ڕێگەی هەموو هینانەوە کارتۆنە زۆرانەوە لەگەڵ یابانیەکان یعنی ئەوان توانیانەکە ئەو عالەمە داگیرکەن بۆ خۆیان ئەویش بە مەسەلەی کۆنتنت و کواڵیتیەکەی و کاک سۆران هەنێجا ببوورە هێویژە هەنێجا لە هەندێک وردەکاریەوە تۆ توانی شتێکی گەورە بۆمبێکی گەورە بتەقێنی تۆ ێستا تۆ ئەو خانمانەوە لەگەڵ و دوو پیاوە بەڕێزە کە هاتوونەتە ئەوێ ئیشەکە ئەڵێن ئیشی دەست هەران لای خۆمان واوتێ بام وردەکاریەکە دواتر پێشکەوتنیەکە لەو بوارە کە جێی سەرنجە بەڕاستی وڵای بە هیواین کە با بڵێن خۆی بەرهەمی ئەم جۆرەشتانە کاتێکی بینیتەوە زۆر دەستنیشانیەکە کە تۆ ئاراستەکە و بەرەوچۆوە بڕای زیاتر هاانی ئەو شتانە بیت یا کەمێکیتەوە بیگۆڕی من لەو خۆم شخصی خۆم لەو باوەڕێیان کە بەرهەمێکی زۆر باشمانە بێت زۆر شانازی پێوە ئەمە بە جۆرێک بێت بەرداوامی باد بە بواری داهێنەرانە لەم شارە چکە بەڕاستی خۆ دەزانی ئای سلێمانی غێری ئەو ناوبانگانی کە هەشێتی وەکو شاری داهێنان و ئەوانە ئاکتیڤە لەو مەجالەیە زۆر چالاکە ینی ئێمە لە ماوەی ئەلانکردنەکەیە بەڕاستی زۆر ماوەیەکی کورتە زۆر بەشدارمان بۆ هاوکە ئەمە خۆی ئەمە ئەوواگەیەنێت کە حەزی بەشداری و حەزی فێربوون لەم شارەیە زۆر هێویژێت ساڵی داات و بۆ فیلمسازێک ئەبەس ڕێکاری زۆری هەیە بێ دوایکەی پڕیکەیتەوە شتێکی تۆمان بان کردوم ڕۆبۆی چایەک لێما بێت دواتر تۆ منۆ کۆتا پرسیارێکم هاوکاران باسیواکەڵەن کاتنەماوە پرۆژێکی ئەوەندە جوان هەیە ئەوەندە بە وردیکاری تێدا دەکرێت بەتر لە مامۆسای ناوخۆی هەرێمی کوردستان مامۆسانی دیکەش لە وڵاتانی دیکەوە دێن لێرە ئەو فێرخوازانە فێرەکەن کۆتا خاڵ کۆتا ئامانج لەم پرۆژەیە چییە؟ ئێمە دەتوانین بینە خاوەنی براندێکی خۆمان بۆ نمونە لەو خشلانی کە دروست دەکرێت ئێمە دەتوانین لە کۆتاییدا بینە خاوەنی فیلمێکی ئەنیمەیشنی خۆمان بەڵێ ئەمە خۆی بیرۆکەکە ڕێکە و جوابی ئەو پرسیارەی جەنابتە بەرهەم ئاوتکەمی وەرکشۆپەکان سێ مانگ تۆ شتێک فێری کەسێکەکەی ئەگەتەلان فێری هەڵماتێنی شکەی مەفروزە بتوانێت تیلێکی زۆر جوانکارانی ئێمە بەو هیوایەوە لەگەڵ ئەم برادرانی خۆمانە خەریکین کە هەمووی ئازیز و خۆشەویستی خۆمانن مەسەن بۆ نمونە سکریپڕایتینەکە زۆربەی زۆریان دەرچوەکانی زانکۆی سلێمانین لە بواری سینەمایە چەند کەسێکمان کە باشترین خەڵاتەکانی مەجموعەیە فستیڤاڵیان بردوێتەوە لەولا ئەنیمەیشنەکە یعنی خەریکیەوەن پرۆژەیان ئەبێت پرۆژەکە چۆنە با بڵێن لە سکریپڕایتینەکە و ئەنیمەیشنەکەیە پرۆژێک دەستنیشانەکەن کۆنتنتێک بابەتێک هەڵەبژێرن دیڤلۆپیەکەن بۆ ناو مەشروعەکەی خۆیان کە دوایی وەکو مەشروعی کۆتا مەشروعی وەرکشۆپەکان تەقدیم بە بینەرەکانەکرێت باش تاکسۆران نەقشبەندی یاخوا بە خێبینای هێوی ڕۆسمان و بیریشن نەچێتەوە باشە بیرم ناچێت هەرچەندە زۆر واستەش ناقا بەڵێکی لەگەڵاکێ بۆ خۆشی و هاڵێم ئەگەر ئێوە وەری بگرن لە ئێمە دابڕێن نەکەس سپاس بۆ سۆران نەقشبەندی هەڵبات ئەم بەڕێوەبەری پرۆژەیەکە بۆ پەرەپێدانی پرۆژەیەکی جیهانی بۆ پەرەپێدانی کەلتور و پیشەسازی داهێنەرانە